بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 194 پەروەردە و فێرکردن. 1. ئەنجامدانی چاکسازی لە سیستەمی پەروەردە و فێرکردن بە شێوەیەک بگونجێت لەگەڵ پێداویستیەکانی سەردەم و تاک و کۆمەڵگا. 2. دروستکردنی قوتابخانەی نوێ و هاوچەرخ کە توانای لە خۆگرتنی سەرجەم خوێندکارانی کوردستانی هەبێت و کۆتایی هێنان بە دوودەوامی و سێدەوامی لە قوتابخانەکاندا. 3. فراهەمکردنی خزمەتگوزاریە بنەڕەتیەکانی خوێندن و پێداویستی قوتابخانە و خزمەتگوزاریە تەندروستی و کۆمەڵایەتیەکان و ژینگەی قوتابخانەی هێمن و سەلامەت بۆ قوتابیان و مامۆستایان و کارمەندان. 4. برەودان بە خوێندنی پیشەیی و ئامادەکردنی کەسانی هونەری و پیشەیی و بەستنەوەی بە بازاڕی کاری کوردستان. 5. گرنگیدان بە لایەنی پەروەردەیی لە قوتابخانە بنەڕەتی و ئامادەییەکان و پێداچوونەوە بە وانەی پەروەردەی ئاینی بە جۆرێک لە ئاست پەروەردەکردنی نەوەی نوێدا بێت و پەراوێز نەخرێت، بە ڕەچاوکردنی ئەوەی هەر خاوەن ئاینێکی تر پەروەردەی ئاینی خۆیان بخوێن و با ڕێنمایی ئاینی خۆیان پەروەردە بکرێن. 6. فراوانکردنی بەش و دەرفەتەکانی وەرگرتن لە زانکۆ و پەیمانگاکان لە خوێندنی باڵا کە هەموو خوێندکارێکی ئامادەیی لە هەلی تەواوکردنی خوێندنی باڵا بەهرەمەند بێت. 7. سربەخۆکردنی زانکۆکانی کوردستان لە بڕیار و بودجە و چۆنێتی خەرجکردنی و لادانی بەرپرسی حزبی و دوورخستنەوەی دەستی حزب تێیاندا. 8. باشترکردنی ئاستی گوزەرانی مامۆستایان لەسەر جەم قۆناغەکانی خوێندن و بەرزکردنەوەی ئاستی کارامەیی و لێهاتووییان. 9. کەمکردنەوەی کرێی خوێندن لە قوتابخانە و زانکۆ و پەیمانگا ناحوکمیەکان بە جۆرێک لەگەڵ ئاستی گوزەرانی هاوڵاتیان بگونجێت و ڕەخساندنی دەرفەتی خوێندن بۆ قوتابیانی کەم دەرامەت. 10. پەرەپێدان بە تەکنەلۆژیای فێرکردن و تێکەڵکردنی بە پرۆسەی پەروەردە لەسەر جەم بوارەکاندا و پەرەپێدانی کارامەییەکانی ژیان لە قوتابیاندا. 11. جەختکردنەوە لە خوێندنی بابەتەکانی ڕەوشت، ژینگە، مافی مرۆڤ و قوڵکردنەوەی گیانی تەبایی و لێبوردەیی لە پرۆگرامی خوێندنی قۆناغە جیاوازەکاندا.